داخەوە کاتژمێر 9:30 ئەم شەوە کە بەهۆی ڕووداوی هاتووە لە بانی مەقان کۆمەڵی بریندارە گەیاندە نەخۆشخانەی شێت پێشەوە بەشی فریاکەوتن دیارە سەرجەم بریندارەکان ژمارەیان 8 کەس بوو کە یەک خێزان بوون دوانیان لەو بریندارانە بەداخۆ بەهۆی سەختی برینەکانەوە گیانیان سپاردووە کە دوو برابنەوە تەمەنیان یەکیان 2 ساڵ و نیو یەکیان 15 ساڵ بووە تەرمەکانیان دوای ئەوەی ڕێکاری یاساییان بۆ کار ڕەوانی پزیشکی دادوەری سلێمانی کرا ئەو 6 کەسەی کە بریندار بوون لە ڕووداوەکە تایکیان باری تەندروستی زۆر خراپ بوو دەست بەجێ ڕەوانی نەخۆشخانەکانی سلێمانی کرا 5 کەسەکەی کەش کە لەسەر داوای خۆیان بۆ بەشێکیان وەزیان باش بووە بەڵام سەرجەمیان ڕەوانی نەخۆشخانەکانی سلێمانی کران بۆی چارەسەری پێویستیان بۆ بکرێت لەو 5 باری تەندروستیان باشە زۆر خراپ نییە و هەر لە سێ ڕۆژی ڕابردووی جەژندا بەداخەوە بەهۆی ڕووداوی هاتووە 21 کەس گەێنراوتە نەخۆشخانەی شێت پێشەو کە ئەمانە 21 کەسە بەهۆی ڕووداوی ماتۆر و ئۆتۆمۆبیلەوە بریندارەکان هێناوەتە لای ئێمە.